ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتەوەڵەکانی سەرلەبانی ئەمڕۆ هەین. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. بڕینەوەی دارستانەکان لە سەردەشت و ناڕەزایەتی ژینگە دۆستان، ناڕەزایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاسپڕینی هەقدەستی کارمەندان، درێژەی هێرشەکانی تورکیە بۆ سەر پەکەکە و گیانبەختکردنی دوو گریلا، درێژەی مانگرتنی کامیۆنداران لە 163 شاری ئێران، بانگەوازی نانەوەخانەکانی ئێران بۆ مانگرتنی سەراسەری، نەبوونی ئەمنیەت بۆ ژنانی کۆمەڵگا لە ژێر سایەی کۆماری ئیسلامی، و هێرشی ئیسرائیل بۆ سەر غەزە و کەرانەی باختەری. بڕینەوەی دارستانەکان لە سەردەشت و ناڕەزایەتی ژینگە دۆستان بە پێی ئەو وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە بەشێکی زۆر لە دارستانەکانی سەردەشت لەلایەن قازانج پەرستانەوە بڕدراونەتەوە. ژینگە پارێزانی سەردەشت دەڵێن بڕینەوەی دارستانەکان دیمەنێکی ناحەزی بە سروشتی ئەو شارستانە بەخشیەوە داوا لە خەڵکی ناوچەکە دەکەن سروشت و ژینگەی کوردستان بەنەوەکانی داهاتوو پارێزن. ژینگە دۆستان هەروەها داوایان لەلایەنە پەیوەندیدارەکانی کردووە خۆیان لە ئاسپاراستنی ژینگە بەرپرسیار بزانن و ڕێگە بە کەسانی هەڵپەرست نەدەن بە ئاسانی داروبەڕوەکانی کوردستان ببڕنەوە. سەپاندنی سزای زیندان بەسەر زینا فەرەیدونیان لە قوڕوە. زینا فەرەیدونیان چالاکی مەدەنی تەمەن 64 ساڵی خەڵکی قوڕوە لەلایەن دادگای ئینقلابی ئەو شارە بە سەرۆکایەتی قازی بیگدلو بە 13 مانگ زیندان مەحکوم کرا. زینا فەرەیدونیان پێشتر بە بیانووی ڕەخنەگرتن لە بەرپرسانی دەوڵەتی لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسداران و دادگای ئینقلابی قوڕوە بانکێشت و لێپرسینەوەی لێکراوە. ناوبراو چەند جار لە ئاسپڵاوکردنی ماددەی هۆشبەر لەلایەن مافیاکانی حکوومەت و گەندەڵی بەڕێوەبەرانی دەوڵەتی ناڕەزایەتی دەربڕی بوو، بەڵام ئیتلاعاتی سوپای پاسداران پەروەندە سازی بۆ کرد و ئەو چالاکە مەدەنیە لەلایەن دادگای ئینقلابی قوڕوە بە تۆمەتی تەبلیغ دژی نزام بە 10 مانگ زیندان و بە تۆمەتی هاندانی خەڵک بۆ توندوتیژی بە 3 مانگ زیندانی تەعزیری مەحکوم کرا. ئەو تەی سەرچاوەکانی هەواڵ زینا تووشی نەخۆشیە و پارێزەرەکەی داوای تێپەڕکردنی ماوەی بەندکرانی بە پێبەندی ئەلەکترۆنی کردووە، بەڵام ئیتلاعاتی سوپای پاسداران لەگەڵ ئەم داواکاریە دژایەتی کردووە. بانکێشتی دووبارەی مامۆستا بەرزان مەلەکی بۆ دادگای ڕۆحانیەتی هەمەدان. مامۆستا بەرزان مەلەکی ئیمام جومعەی مزگەوتی شەیخەینیستنە بۆ جاری دووهەم لەلایەن دادگای تایبەت بە ڕۆحانیەتی هەمەدان بانکێشت کرا. پێشتر و لە ڕێکەوتی 5 خەزەڵوەری ئەم ساڵ مامۆستا بەرزان مەلەکی لەلایەن ئەو ناوەندە قەزاییەوە بانکێشت و پاش لێپرسینەوە بە دانانی وەسیقەی 1 ملیار تمەنی ئازاد کرابوو. بە پێی ئیبلاغیەی دادگا مامۆستا بەرزان مەلەکی ئەبێ لە ڕێکەوتی 19 جۆزەردان خۆی بە دادگای ڕۆحانیەتی هەمەدان بناسێنێت. ناڕەزایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاسپڕینی هەقدەستی کارمەندان. پاش بڕیاری دەوڵەتی عێراق بۆ بڕینی هەقدەستی کارمەندانی هەرێمی کوردستان، بەرپرسانی هەرێم لە ئاسپڕیارەکەی دەوڵەت ناڕەزایەتیان دەربڕی و ڕایانگەیاند. بڕیارەکانی دەوڵەتی فدراڵ کاردانەوەی نەرێنی حکوومەتی هەرێم بە دوای خۆی دادێنێت. بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایانگەیاند بڕینی موچە و هەقدەستی کارمەندانی هەرێم پێچەوانەی یاسای بنەڕەتی وڵات و سزادانی بە کۆمەڵی خەڵکی کوردستانە و لە بەرامبەر ئەو نادات پەروەریەدا بێدەنگ نابن. شانی باسە کە هەندێک لە کارناسانی سیاسی هۆکاری دەرکردنی ئەو بڕیارە لەلایەن دەوڵەتی عێراقەوە بە گوشارەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر دەوڵەتی ئەلسوودانی دەزانن. درێژەی هێرشەکانی تورکیا بۆ سەر پەکەکە و گیانبەختکردنی دوو گەریلا. بەهۆی هێرشەکانی چەند ڕۆژی ڕابردووی ئەرتەشی تورکیا بۆ سەر ناوچەکانی پاراستنی مێدیا، دوو گریلای پەکەکە بە ناوەکانی وڵات و باوەڕ گیانیان بەخت کردووە. ناوەندی ڕاگەاندنی هێزەکانی پاراستنی گەل ڕایانگەیاند
هەرچەند یەکلایەنە ئاگربەستیان ڕاگەیاندووە، بەڵام دەوڵەتی داگیرکەری تورکیا لە هێرشەکانی بۆ سەر ناوچەکانی پاراستنی مێدیا بەردەوام بووە و لە ئاکامی ئەو هێرشانەدا دوو هاوڕێیان بە ناوەکانی وڵات و باوەڕ گیانیان بەخت کردووە. گریلاکانی کوردستان بڕیاریان داوە کە تۆڵەی خوێنی هاوڕێکانیان بکەنەوە و لە چوارچێوەی پاراستنی ڕەوادا هێرشیان کردوتە سەر چەند سەنگەری سەربازانی تورک و وێڕای کوشتنی 3 سەرباز 2 کەسیان بریندار کردووە. درێژەی مانگرتنی کامیۆنداران لە 163 شاری ئێران. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، مانگرتنی کامیۆنداران کە لە ڕۆژی 1 جۆزەردانی ئەم ساڵەوە دەستی پێکردووە لە 163 شاری ئێران درێژەی هەیە و کارناسانی ئابووری ئەو مانگرتنە وەکو گەورەترین ناڕەزایەتی ئەم دوایانەی کۆمەڵگەی کرێکاری ئێران ناو دەبن. سەرەڕای گوشارەکانی حکوومەت بۆ سەر کامیۆنداران و دەست بە سەرکردنی دەیان شۆفێر، کامیۆنداران درێژیان بە مانگرتن داوە و مانگرتووان ڕایان گەیاندووە کە تا گەیشتن بە هەموو داخوازیەکانیان درێژە بە مانگرتن ئەدەن. لە ڕۆژانی ڕابردوودا بەرپرسانی دەوڵەت بەڵێنی جێبەجێکردنی 3 بابەت لە داخوازیەکانیان دابوو، بەڵام هێشتا هیچ هەنگاوێکی کردەوەییان هەڵنەگرتووە و شۆفێرانی بار هەڵگر متمانەیان بە بەرپرسانی حکوومەت نییە. ناڕەزاتی خەڵکی ئەیوانەکی و گەرمسار لە ئاسبی ئاوی. ڕۆژی پێنجشەممە 15 جۆزەردان دانیشتوانی شارەکانی ئەیوانەکی و گەرمسار لە ئوستانی سمنان لە ئاسپڕینی بەردەوامی ئاو ناڕەزایەتیان دەربڕی. بەوتەی ناڕازیان ماوەی 2 هەفتەیە کە ئاوی شارەکانی ئەیوانەکی و گەرمسار لە 12 نیوەڕۆوە تاکو و نیوە شەو قەتح دەکرێت. نەبوونی ئاوی لولەکەشی کێشەی زۆری بۆ خەڵک ساز کردووە و بەشێک لە هاوڵاتیان ناچار بوون بە تانکێر ئاو بکڕن. بانگەوازی نانەوەخانەکانی ئێران بۆ مانگرتنی سەراسەری. نانەوەخانەکانی ئێران لە بەیاننامەیەکدا داوایان لە هەموو هاوکارەکانیان کرد بۆ ڕۆژی شەممە 17 جۆزەردان دژ بە دۆخی سەختی پیشەیی و مەعیشەتی مان بگرن. لەو بانگەوازەدا هاتووە بۆ نان، بۆ شەرافەت، بۆ دادپەروەری. داوا لە هەموو هاوکارەکان دەکەین دژ بە کێشەی مەعیشەتی، نەبوونی ئارد، گرانی و بێڕێزی بەرپرسانی حکوومەت بە زەحمەت کێشانی ئەو پیشەیە یەکدەنگ و یەکگرتوو مان بگرن. کرێکارانی نانەوەخانە نە گەندەڵن و نە قاچاقچی ئارد. گرانی نان لە ئەستۆی ئەوان نییە، بەڵکو پەیوەندی بە سیاسەتە هەڵەکانی کۆماری ئیسلامیەوە هەیە. کرێکارانی نانەوەخانە چینێکی زەحمەت کێشن کە لە گەرمی سەختی هاویندا لە بەردەم ئاگردا بژێوی ژیانی خۆیان و بنەماڵەکانیان دابین دەکەن، بەڵام حکوومەت سەرنج بە داواکاریەکانیان نادات. نەبوونی ئەمنیەت بۆ ژنانی کۆمەڵگا لە ژێر سایەی کۆماری ئیسلامی. ڕۆژی پێنجشەممە 15 جۆزەردان پۆلیسی تاران ڕایگەیاند کە تەرمی ئیلاها حسەین نژادیان لە دەوروبەری ئەو شارە دۆزیوەتەوە و 2 تاوانباریان لە پەیوەندی لەگەڵ ئەو جەنایەتە دەست بەسەر کردووە. ڕۆژی 4 جۆزەردانی 1404 ئیلاها حسەین نژاد لەلایەن شۆفێری تاکسیەک لە وێسکەی ئیسلام شار ڕفێندرا و پاش 11 ڕۆژ تەرمەکەی بە کوژراوی لە دەوروبەری تاران دۆزرایەوە. ڕۆژی پێنجشەممە پۆلیسی تاران ڕایگەیاند کە 2 تاوانباری سەرەکی ئەو جەنایەتیان دەست بەسەر کردووە و پاش لێپرسینەوە دانیان بە تاوانەکان ناوە. بە پێی زانیاریەکان شۆفێری ئەو تاکسیە بە هاوکاری کەسێکی دیکە هەوڵی دزینی مۆبایلی ئیلاها و دەستدرێژی سێکسی بۆ سەر ئەو کچە گەنجەی داوە. کاتێک ئیلاها بەرگری لە خۆی کردووە بە چەند زەربەی چەقۆ کوژراوە و تەرمەکەی لە دەوروبەری شاری تاران فڕێدراوە. لە سێدارەدانی 3 بەندکراو لە زیندانەکانی ئیسفەهان و مەلایر. ڕۆژی دووشەممە 12 جۆزەردان حکمی ئیعدامی 3 بەندکراو بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە ماددەی هۆشبەر و کوشتنی بانقەست لە زیندانەکانی دەستگردی ئیسفەهان و مەلایر جێبەجێکرا. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران 2 بەندکراو بە ناوەکانی حەبیب ئەڵماسی تەمەن 35 ساڵ و جیبرائیل هاشمزادە تەمەن 30 ساڵ بە تۆمەتی پەیوەندیدار بە ماددەی هۆشبەر لە زیندانی دەستگردی ئیسفەهان ئیعدام کراون.
هاوکات حکمی سێدارەی بەندکراوێک بە ناوی ئەفشین یاری بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانی مەلایر جێبەجێکراوە. بەڕێوەچوونی جەلسەی دادگاییکردنی 4 چالاکی مەدەنی ئازەربایجان لە تەورێس. ڕۆژی سێشەممە 14 جوازەردان جەلسەی دادگاییکردنی 4 چالاکی مەدەنی خەڵکی ئازەربایجانی شەرقی بە ناوەکانی یوروش مێهرعەلی بەیگلو، حامێد یەگانەپور، ئیبراهیم ئەوەززادە و ئاراز ئیبراهیم نژاد لە لەقی 2 دادگای گشتی و ئینقلابی تەورێز بە سۆرۆکایەتی قازی عەبدی بەڕێوەچوو. بە پێی زانیاریەکان ئەو 4 چالاکە مەدەنیە بە پێکهێنانی گروپ بۆ دژایەتی لەگەڵ نیزام، ئەندامەتی لە گروپە نارەکانی ڕژیم و ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات تۆمەتبار و لە بەرامبەردا بەرگریان لە خۆیان کردووە. دەست لە کارکێشانەوەی کرێکاران لە بەندەر مارسەی فەڕەنسا. ڕۆژی پێنجشەممە 15 جۆزەردان کرێکارانی شاغڵ لە بەندەری مارسەی فەڕەنسا دژ بە هەناردەکردنی چەک و چۆڵ بۆ ئیسرائیل دەستیان لە کارکێشاوە و مانیان گرت. بە پێی زانیاریەکان شرکەتی یەرۆلینیکس بەنیاز بوو چەند کانتینەرێک چەک و چۆڵ بۆ ئیسرائیل بنێرێت، بەڵام کرێکارانی شاغڵ لە بەندەری مارسا ڕێگەیان لە هەناردەکردنی ئەو کانتێرانە گرتووە و پاش دەست لە کارکێشانەوە لە ئاست پاڵپشتیەکانی دەوڵەتی فەڕەنسا لە دەوڵەتی ئیسرائیل ناڕەزایەتیان دەربڕیەوە. دوا هەواڵمان سەبارەتە بە هێرشی ئیسرائیل بۆ سەر غەزە و کەرانەی باختەری. ڕۆژی پێنجشەممە 15 جۆزەردان تونداژۆکانی ئیسرائیل هێرشیان کردە سەر دانیشتوانی گوندی دەیردەبوان لە ڕامەڵڵا و بێڕای سووتاندنی چەند خان و 11 کەسیان بریندار کرد. هاوکات 5 ڕۆژنامەوان لە هێرشی ئیسرائیل بۆ سەر غەزە گیانیان بەخت کردووە. بە پێی راپۆرتی ئەلعەرەبیە، دانیشتوانی شارۆچکە یەهودیەکان کە سەر بە گروپە توند ئاژۆکانی ئیسرائیلن هێرشیان کردوتە سەر شارۆمەندانی هەژاری فلستینی لە دەوروبەری ڕامەڵڵا و بێڕای سووتاندنی چەند خان و 11 کەسیان بریندار کردووە. لەلایەکی دیکە وەرتەشی ئیسرائیل درێژەی بە هێرشەکانی بۆ سەر کەرتی غەزەدا و ڕۆژی پێنجشەممە فڕۆکەکانی ئەو وڵاتە کۆبوونەوەی ڕۆژنامەنووسانیان لە نەخۆشخانەی مەعەمدانی کردوتە ئامانجوو. لە ئەنجامی ئەو هێرشەدا 5 هەواڵنێر گیانیان لەدەستداوە و چەند کەس بریندار بوو. ئازان گەشتی هەوڵەکانی سەرلەبانیتان پێشکەشکرا. هەر شاد و بەختەوە.